نوری ڕوخسارت بۆ دەرخە دەردی بێدەرمانە شەو زوڵمەتی زۆڵفت لەسەر ڕووتە لە ڕۆژ میوانە شەو گوێش کوور مەردانە من ڕێم بردە ناو زوڵفی ڕەشی تا بزانن خەڵکی بڵکی دڵ قەڵای مێردانە شەو هەر لە مەغریب تا بەیانی بێ و چان دێت و دەچێت هەر لە دووی خورشیدی خاوەر وێڵ و سەرگردانە شەو کوێر و نابینایە ئێستا ئەو لە داخی ڕۆژی ڕوت بۆی ڕەشپۆش و فەقیر و ماد و دەستە زمانە شەو قەدری شەو چا بگرە عاشق شەمع و پەروانە دەڵێن سۆز و گریەی شەمع هەر شەو سووتنی پەروانە شەو عاشق و معشوق لە ڕۆژدا خۆ دەپارێزن لە خەڵ گەر پەنای چاکت دەوێ بۆ ئەو دووە بڕوانە شەو هەستە کامیل بەسیە بێداری بڕۆ لێی وەرکەوە تا وڵات بێدەنگ و باسە و تا لە ڕۆژ میوانە شەو. بەڵێ خۆشەویستان و ئازیزانی قەلەندەرخانە جارێکی تر سڵاوتان لەبێ خۆشحاڵین کە لە بەرنامەیەکی تر بەڵام ئەم جارە لەسەر سەید کامیلی ئیمامی زەمبیلی کە دیوانێکی ناسراوە بە ئاوات قسە و باسمانە بێ و دێینەوە خزمەتتان. ئازیزانم لە قەلەندەرخانەوە لەگەڵمان بن میوانان بناسێنین بۆ ئەم باسە میوانی هونەرمەند کاک ناسڕی ڕەزازیمان لەگەڵا بۆ قسەکردن لەسەر سەید کامیلی ئیمامی و لەگەڵ برای موزیسیەن کاگیادگار بەخێر بیت. کاک حەمیدیان جارێکی تر سڵاوت لەبێت دیارە من و تۆ هەمیشە سڵاومان هەیە پێش بەرنامە مامۆستاگیان بەخێراتن تەکە. زۆر سپاس. مامۆستا بەدەر لە هەر شتێک و لە هەر پرسیارێکی ئێمە بۆ پێی کە جەنابەت لە نزیکەوە سەید کامیلی ئیمامی دیوە ئەکرێ من بڵێم خۆتان هیچ ئاماژەیەکتان هەیە سەرەتا لەسەر سەید کامیلی ئیمامی؟ من ساڵی 1970 زاینی بڵێن بەڵێ ئەو کاتێک کە ئێمە پێشمەرگە بووین و لە ناوچەی گەورکایەتی سەقز بووین بەقەرمان لە سڵامەت بوو کۆچ کردو سەید کامیل لە قاقڵاوە دەژیە ئێمە چوینە خزمەتی لەوێ چاومان پێکەوت لە گوندی قاقڵاوە. بەڵام پێشتر من هەر بە هۆنراوەکانی کاک سەید کامیل ئاشنا بووم لە ڕێگای هونەرمەندان حەسەن زیرەک و محەممەدی ماملێ و چەند کەسێکی دیکەوە دیارە لە بنەماڵی شێخەکانی زەمبیلە پیاوێکی زۆر نەتەوەی بوو لە سەرەتادا دوای ئەوەی کە لە زیندان هاتە دەرەوە گۆڕانی بەسەردا هات هۆنراوەی جوان و ڕێک و پێکی هەیە کە دواتر ئێمە باسی ئەەکەین. تەمەنێکی درێژی هەیە بۆ بەڕاستی و مێژووی ژیانی باسەکرێت 1930 لە دایک بووە 1989 کۆچی ینی واتە 86 ساڵ بووە. جگە لە ئەو شعرانی کە کراوە بە گۆرانی کۆمەڵێک شعری تری زۆری هەیە وەکو هەندێک شعری نەتەوەی کە کاتی خۆی نووسیبێتی و دیاری شەوەکو ژیانی خۆی هەڵوێستی هەمیشە هەبووە. نەزانم دەربارەی شعرە نەتەوەیەکانی خۆی شتێکەیە بەڕاستی تا ئێستا باس نەکراوە ڕەنگە خەڵکیش بە زۆری نەیزانن. بنەماڵەی شێخی زەمبیل بەگشتی بنەماڵەیەکی زۆر شۆڕژێر بوون بنەماڵەیەکی دەنگخۆش بوون هەتا ئێستا کەس نەیزانیوە کە کاک سەید کامیل دەنگخۆشێکی بێوێنە بوو. بەڵام بەداخەوە لەبەر ئەو بەرگە ئاینیە کە لەبەریا بوو حەزی نەدەکرد کە گۆرانی بڵێ. بەڵام شێخ جەعفەری کوڕی یەکێک لە دەنگخۆشەکانە کە ئێستاش دەنگی ماوەتەوە من هیوادارم کە بتوانم بۆ دەستی بێنم کاتی خۆی بیستومە. شێخ جەعفەر زۆر یارمەتی حەسەن زیرەک و محەممەدی ماملێی داوە. زۆربەی ئەو گۆرانیانەی کە حەسەن زیرەک خوێندوویەتی هی ناوچەی مۆکریانە شێخ جەعفەر بە حەسەن زیرەکی وتووە. تەنانەت من ئەمەم لە کاک محەممەدی ماملێ بیستووە ئەڵێ جارێکیان میوان بووین لەوێ لە خانەقاماینەوە داوای لاوەلاوەی کرد. لاوەلاوەش دوو جۆرە لاوە هەیلاوە ئاشقانەیە لاوەلاوەکە شێخانەیە. ئەڵێ کە دەستم پێ کرد لاوەلاوەکەم وتی نا محەممەدیان ئاوەها نابێ ئەبێ لە خانەقادا بمێنیتەوە هەتا ئەو گۆرانیەت پێ فێرەکە. ئەوها بوون جیاواز لەوەی کە
شێخ بوون خزمەتی خەڵکیان کردووە زۆرێک لە شۆڕژگێڕەکانی کوردستان لە پێشەوە قازی محەممەدەوە بگرە هەتا دەگاتە بارزانانی و کەسانی دیکە ئەمانە هاتوچووی ئەویان کردووە تەنانەت لە کاتی تنگانەشدا لەوێ ماونەتەوە دەوڵەت نەیتوانی بە بێ ئەمانە بگرێت. مامۆستا ویستم ئاماژەیەک بەوە بدەیت سەی کامیلی ئیمامی دیارە خەڵکی مکریان نییە بەڵام وانە پێم وابێ بڵێ خەڵکی گەورکایەتیە ئەو بەشە ڕۆژاوای شاری بۆکان ئەکەوێتە نێوان سەقز و بۆکان تۆزێک ناوچەی مەهاباد دەگرێتەوە. بەڵێ مامۆستا ویستم ئاماژەکە بەوە بدەم بۆ لە شاری سەید کامیلی ئیمامیە هەست دەکرێت کە دەور و تەسیری شاعرانی ئەو کاتی مکریان لەسەر سەید کامیل بوو بێ یان دواتریش ڕەنگە خۆتان قسەتان لەسەرەوە هەبێ ئایا دەور و تەسیری سەید کامیلی ئیمامی لەسەر شاعرانی دوای خۆی لە مکریان؟ بەڵێ پێش سەید کامیل دەتوانین سەیفوت قوزات ناوبێنین سەیفول قوزات چونکە ئەو یەکێک بووە لە ئەتوان بڵێم ئاڵا هەڵگرانی هۆنراوەی کلاسیک لە ناوچەی مکریان ئەوە کاریگەری لەسەر ئەو هەبووە بەڵام ئەبێ ئەوەشمان لەبیر نەچێت کە شێخ کامیل خۆی هاو دەورە یان هاو سەردەمی مامۆستا هەژار و مامۆستا هێمن و حەقیقی و خاڵەمین و ئەمانە بووە. ئەمی شەر بە بەشی خۆی کاریگەری لەسەر شاعرانێکی وەکو بۆ نمونە سوارە داناوە سوارەی خاینزادە یەکێک لەو کەسانەیە کە زۆر بەپەرۆش بووە بۆ کاک سەید کامیل تەنانەت من پێم وایە کاک سەید کامیل بۆ کۆچی سوارەش هۆنراوەی دانابێ نازانم ئەوە دڵنیا نیم بەڵام بڵێ ڕاستە خەڵکی مکریان نەبووە بەڵام مکریان مەڵبەندێک بووە کە کەڵە شاعیر و کەڵە گۆرانی بێژی گەورەی تێدا هەڵکەوتووە ئەمانیش هەمیشە بەشدار بوون لە هەستی کوردایەتی لە هەستی نەتەوەی لە ناو خەڵکدا. بەڵێ خۆشویستانم ئەچینە لای یەکێک لە شعرەکانی سەید کامیلی ئیمامی کە ئەکرێ بڵێم شاکارێکی سەید کامیلە بە نێوی شاری دڵ. سەید کامیل لە کێشەی نێوان مێشک و دڵدا دەڵێ من دەڵێم شاری دڵم باخ و گۆڵستانت دەچم عەقڵ ئەڵێ نا قەسەبەی شۆڕشی مەستانە نەچی من دەڵێم نوختەی ئەو ڕەوزەی ئیمانە دەچم ئەو دەڵێ نا ڕەشە جێراوگەی شەیتانە نەچی من دەڵێم مەسکەن و ئارامگەی جانانە دەچم ئەو دەڵێ سەر بەسەری تێک چووە وێرانە نەچی من دەڵێم جێگەی هەر شێت و جنونانە دەچم ئەو دەڵێ نا زەدەی پەنجەی پەریانە نەچی من دەڵێم مەرکەزی ئەسراری حەریفانە دەچم ئەو دەڵێ جێتەمەعی چاوی حەسوودانە نەچی من دەڵێم وەختی خەتەر مەئمن و قەڵغانە دەچم ئەو دەڵێ کونکونە جێگەی سەرپەیکانە نەچی لەو هەموو چوون و نەچوونە سەری سوڕما کامیل من دەڵێم جوانت دەچم ئەو دەڵێ وا جوانە نەچی. مادەم کە گایدگار هەر بە مەقامی هومایۆن ڕۆشتووە کە مەقامی گۆرانیەکە خۆیەتی حەز ئەەکەم کاک ناسر کە ئەو گۆرانی لەوە پێش بووە حەز ئەەکەم کۆپلەیەکمان پێشکەشکی هەر بەسەر چاو من دەڵێم شاری دڵێم باyağı و گوڵێستایانە کەچی من دەڵێم شایاری دڵێم باyağı و گوڵێستایانە دەچم عەقڵە لێنا قەسەبەی شۆڕشی مەستایانە نەچین عەقڵە لێنا قەسەبەی شۆڕشی مەستایانە نەچین
من دەڵێم نۆختای ئایا و ڕایە و زەنی ئیمایانە دەچم من دەڵێم نۆختای ئاو ڕایە و زەنی ئیمایانە دەچم ئەو دڵێ ناڕەشەجێ ڕاوگەی شەیتانە نەچین ئەو دڵێ ناڕەشەجێ ڕاوگەی شەیتانە نەچین. سپاس. دەستان خۆش بێ دەست خۆش ببوورە مامۆستا یەک پرسیارێکم لەسەر ئەم شعرە هەبوو نازانم بەرهەمی کام کتێبە کێ کۆی کردوتەوە لە جێکی تردا دەڵێ من دەڵێم نوختەی ئەو ڕەوزەی ڕێزوانە دەچم بەخوا پێم وا بێ ڕاستەکەی دروستەکەی ئەمەیە ئەمە دروستەکەیەتی دروستەکە ڕەوزەنە دیارە خۆتان نەزان ئەم شاعرانە لەبەر ئەوەی کە کاتی خۆی زمانی کوردی نەگەیشتوێتەوە ئاستە وەکو ئەمڕۆ تا ڕادەیەک بێ بە ستاندارد وشەی عەرەبی زۆرە لە هۆنراوەکانیاندا لەبەر ئەوەیە. بەڵێ بێگومان نەمە لەم چاپەشە لەم دیوانە بە شێوەیەشتر هەندێک لە وشەکان نووسرا. بەڵێ چونکە من ئەم گۆرانیە هی من نییە بەڕاستی ئەم گۆرانیە کاک محەممەدی مام لێ وتوێتی پێشم وایە ئاوازەکەی لە فارسی ئەچێت ئەوەی کە من بیزانم تەنانەت کاک محەممەد هەڵەیەکی کردووە منیش ئەو هەڵەیەم کردووە. کاک محەممەد دەڵێ من دەڵێم شاری دڵم باغ و گوڵستانە کەچی خۆی دەچمە بەڵام کەچی لێرە بووە بە کەچی ئەقلەڵێ نە قەسەبەی شۆڕشی مەستانە نەچی ئەو ئەڵێ ئەقلەڵێ نە قەسەبە یە نسبەکەی ناڵێ منیش لەوێ بەڕاستی هەرچی بیرم لێ کردەوە دیم ئەمە دروست نییە ناچار بووم بڵێم ئەقلەڵێ ناپەسەنە شۆڕشی مەستانە نەچی دەنا هەردووکی غەڵەتە کاتێکە کتێبەکەیمان دەستکەوت کۆپەرەکەمان دەستکەوت نا ئەو هەیە. کاک ناسر من هەر لەسەر ئەوەی کە بێمەوە سەر ئەوەی کە سید کامیل هاوزەمانی هێمن و هەژار بووە لە هەندی شوێنە وەکو بیستومە هەژار و هێمن بە مامۆستا ناویان بردو ئەوان سید کامیلیان بە مامۆستا ناو بردووە کە خۆیان چەند دەوڵەمەند بۆ ئەدەبیاتیان و چەند دەوڵەمەند بۆ شیعریان. دیارە هەژار وەکو ئەوان باسیەکەن هەژار نازم بووە هەژار وەکو هێمن و کاک سید کامیل شاعر نەبووە ئەو جۆرێک کە ئەمان هەستی شعریان بەقووەتە هەژار وانییە. هەژار زیاتر لە زمانە پاشان لە دانانی هۆنراوەدا مامۆستا هێمن ئەڵێ من هیچ کات نەمتوانیوە بەڕادان یان بە سفارش هۆنراوەیەک دابنێم مامۆستا هەژار توانیوێتی ئەو کارە بکە بەڵام ئەم ئەڵێ من بۆ هەستی دڵی خۆم هۆنراوەم داناوە ئەوەی کە دیومە کاریگەری لەسرم بووە هۆنراوەم داناوە بەشتێکی ئەگەڕێتەوە بۆ پلەپایی بنەماڵەی شێخ کامیل کە ئەوان شێخ کامیلیان بە مامۆستای خۆیان داناوە و بەڕاستیش ئەگەر چاوێکی ورد لە یان بە هۆنراوەکانی کاک شێخ کامیل لا بگێڕین ئەبینین دەستکەمێکی لە هەژار و هێمن نییە بەڵام هێمن لە هەردووکیان شاعرترە ڕاستە ئەوە هیچ قسەی تێدا نییە. ڕاستە مامۆستا هەندێک لە شارەکانی سید کامیل عرفانی بوونی پێوە دیارە و هەندێکیان هەستەکەی یا وەکو باس کراوە کێشەی تەکیە و خانەقا و بەزمی ئەو کاتی کە گرێ بووە لە ناوتەکی و خانەقاکانە بۆ تە شعر لای سید کامیل. هەرچەند من ئەو ڕێگەیە بە خۆم نادەم کە لەسەر ئەو شاعرانە قسە بکەم چونکو من گۆرانی بێژم بەڵام ئەگەر چاو لە هۆنراوەکانی کاک شێخ کامیل بکەین چەند بەشە بەشی سیاسی یان نیشتیمانپەروەری تێدایە بەشی دڵداریشی تێدایە بەشێکی زۆریش ئاینی تێدایە کە مەناجاتن جیاواز لە فارسیەکانی بۆ نمونە هۆنراوەی خاسەکەوێ لەو کەژە هەڵ نیشتووە خاڵی ڕەش و سووری بە جووت ڕشتووە پێم وا بێ هۆنراوەکە کاک حەمید ئەتەوێ بیخوێنیتەوە حەزەکەم بیخوێنمەوە ئەم هۆنراوەیە زۆر باشە بیخوێنەوە ئەو سا لەسەری قسە دەکەین. خاسەکەوێ لەو کەژە هەڵنیشتووە خاڵی ڕەش و سووری بە جووت ڕشتووە
ڕاوچی هەموو لەو کەوە دەرکەوتووە بۆچی دزە جەردەیە کێی کوشتووە کێ هەکەسی ئەو لە ژیان خستووە ماڵ و مەڕ و زێوەری کێی بردووە باعیسی قەتلی چییە بیستوویەتی ژینی بەسەربەستیە بیستوویەتی پاچی گوناهی کەوی خۆش خەت و خاڵ ژینی بەسەربەستە لە نێو دڵ و داڵ داوی چەقاند تاوەک ئەو پێوە بێ چاڵکەنە خۆی پێوە دەبێت جێبەجێ چاکە کە دا و دۆزە شکر خاسەکە و دیویە وریایە بە ڕۆژ و بە شەو بۆچی کەویش مافی ژیانی نییە حەقی کەژ و کێوی جوانی نییە بۆچی ئەویش بۆتە برا کوردەکان نابێ هەڵێنێ نەفەسێکی ژیان بێتەوە بەردەست و بەبێ باڵ و پەڕ پێ بکەنێ بیبەنە قەسری قەجەر دەک نەفەس و بگرێ ئەجەل جێبەجێ وا کە نەتان بێ قەوەتی دەست و پێ خاوەنی ئەو کێ و کەژە هەرکەوە نەزم نیزامی کەژ و کێ و هەر بەوە لێگەڕێ با باڵ و پەڕی جوان بکە لەو کەلە با بانگی ڕەفیقان بکە بێنەوە کانیاوێ بخۆن ئاوی ساف بۆ گوڕەی سەربنە بێنە مەساف لێگەڕێ دەندووکی بەبەر تیژ بکە گوڕە بکە بانگی کوڕ و کیژ بکە کوڕ بە گوڕە گوڕ وەکو شێر و پڵەنگ کچ بە شنەشن بە خرینگە خرنگ بێن و بڵێن خاوەنی کێوان ئەمەین سوورە دەنووکمان بە دەنووک شەڕ دەکەین خاوەنی ئەم خاسەکەوەش هەر دەڵێ ڕاوچی دەبێ لەم کەژ و کێوە هەڵێ دەست خۆشکا کەمیکیان بەیتێکی کە خوێنتەوە لێرەدا نییە دوای داوی چەقان تاوەکو ئەو پێوە بێ چاڵکە نەخۆی پێوە دەبێت جێبەجێ دوای ئەوە ئەو بەیتە لێرەدا نییە بەداخەوە کاک سید کامیل لەو هۆنراوەیەدا باسی ئەوە دەکات کە ئایا ئێمەش ژیانمان ئەبێ وەکو ژیانی کەو بێ چونکو خۆت زانی کەو لە کوردەواریدا ژیانیان وێ چواندووە بە کورد کەو بە کەو ئەگیردرێت کوردیش بە کورد دەگیردرێت ئینسانێکی نەتەوەی بووە ئەوەندە ئەو کارە ساتانە کاری لەسەر داناوە کەشتی ئەوە هەرشی خۆڵخان بەڵێ مەمسە دەچینە لە شارێکی تری سید کامل ڕەنگە ئەوەش دیسان هەر قسە هەڵبگرێ و پاشان قسەی لەسەر بکرێن کە بەنێوی چی بکەمە و دیارەکە ئاماژ بۆ دراوە بۆ لە دەستدانی عەزیزێکی ڕەنگە گوتبێت بەڵێ کاکە یادگارکیان دەڵێن گیراوە ئیمڕۆکە عەزیزی میسری دڵ چ بکەم لە پاش ئەو من لەگەڵ دڵ شێت و پێتی وا بەکوڵ چ بکەم ئەوە جوان و جەحێڵ و پاک و خاوێن بۆچی گیراوە منی پیر و پەشیمان و گونەهکار و خەجەڵ چ بکەم نەماوە باغ و ڕاغ و ڕەونەقی سەحرا خوا مەرگێ گوڵ و کات چوو لەبەر ئەو من لە دەشتی پڕچقڵ چ بکەم لە باغێکدا کە گوڵ ڕۆیی بە تاراجی خەزان جا من وەکو بولبول نەسووڕێم دەربەدار و چڵ بەچڵ چ بکەم یەکێک چەپکێکی گوڵ هێنا لە حەوشی خانەقا بۆ منی بێڕەنگ و بۆ ئاخر بە جارێک چەپکە گوڵ چ بکەم دەسم هێندە هەڵێنا بۆ تەمەنا وشک و ڕەقماوە
لە مەولا تاکوماوەی ژینمە بێدەست و پەل چ بکەم نەسیبم هەر نەبوو ئەم ئاو خاکە بشمرم بێجێم نەسیبم هەر نەبوو ئەم ئاو خاکە بشمرم بێجێم بە دەردی خۆمەوە دەتلێمەوە بێ ئاوگڵ چ بکەم گرانە دەردی دووری بەم لەشە چۆن هەڵگرم باری زەعیف و پیر و بێهێز و قەوەت بێ شان و مل چ بکەم ئیمامی هێندی غەم خوارد عادەتی پێگرتووە یارەب ئیمامی هێندی غەم خوارد عادەتی بێگرتووە یارەب دەسوڕێ بێوچان گێژە لە دەردی چەرخ و خول چ بکەم شعرە کە جۆمان لێبێ یەکسەر بەپێی قافیەکەی شعرێکی مەحریمان بیرەکەوێتەوە کە بە نووری بادە کەشفی زۆڵمەتی تەقوانەکەم شعری عروزین بڵێ بڵێ کاریگەری ئەم شعرە لەسەر زۆربەی شاعرانی ئەو کاتە هەبووە ئەم شعرەی مەحوی هەندێکیان تەخمیسیان کردو هەندێکیان شعریان لەو شێوەیە نووسیوە تەنانەت شعرێکی تریشی هەیە کە هەر ئەڵێ بەیادی شەمعی ڕوخسارێکی دڵ ئیحیانەکەم چ بکەم بە شەوقێکی وەها چاری شەوی یەڵدانەکەم چ بکەم کە ئەمە زۆر نزیکترە لە شعرەکەی مەحوی بێگومان ئەم شاعرانە هەمویان کاریگەری نالی و مەحوی و سالم و مستەفا بەژی کوردی و ئەمانیان لە سەر هەبووە سێ کوچکەیە کاریگەری زۆر هەبوو بە سەراوانەوە دیارەوان کۆنترن بۆیە بەڵام مەسا بە شێوەیەکی زۆر ڕوون هەڵڕشتنی دەرد و خەمی بە کۆڵیش سەید کامل لەم شعرە دیارە ئینسانێکی یەکجار عاتفی بوو زۆر زۆر ئەگەر هەر کەسێک نەیدی بەیانەی دەزانی ئەو ئینسانە چەندێک خەمخۆرە هەم زۆر زۆر نەتەوەی بوو هەم زۆر میواندار بوو هەم زۆر ئینسانێکی بە بەزەی بوو ئاگای لە بەو حاڵەشەوە ئاگای لە ئەژار و فەقیریش بوو مامۆستاگیان بە کۆتایی بەرنامەکە هیچ ئاماژەیەکت ماوە کە شتێک بێت تۆ بە گرنگی بزانی ئێمە لە بیرمان کردبێ تکایە نەخێر زۆر سپاسانەکەم سپاس بۆ ئامادەبوونت هەر خۆش بن بەڕاستی من خۆم لەو وارەدا نبینم کە بتوانم سەر کاک شێخ کامیلیان شاعرانی کورد قسە بکەمەوە لوتف و گەورەی ئێوە بوو کە منتان بانگ هێش کرد سپاسانەکەم ئێمە وەکو هونەرمەندێک تۆ ئەناسی بەڕێستە ناسین بەڵام ئەشزانین کە وەکو هونەرمەندێک اختیار و هەڵبژاردننی بۆ شعر چۆنە کە خۆت خاوەنی سەلیقەیەکی شعری دێ من دڵنیایلەوە بۆیە و هەم لە نزیکەوە بینین و ئاگادار بوون بە ژیانی سەید کامل یان وردەکاری ژیانی ئەو یا شعری ئەو خۆشحاڵ بووین زۆر زۆر دەست خۆش کاک حەمید کاگیاریان دەستەکانت خۆش بێ کاک حەمید ئەگەر شتێکی کورتت ئامادە بێ تۆ کۆتایی بە بەرنامەکە بهێنی بەڵام منەمێ ماڵاوایی لە بینەرەکان بکەم خۆشەویستانی قەلەندەرخانە لەسەر سەید کامیلی ئیمامی زەمبیلی ئەم بەرنامەیەش باسێکی کورد بوو لەسەر شعرەکانی ئاوات و ژیانی ئاوات سوپاس بۆ هونەرمەند و مامۆستا ناسر ڕەزازی و بۆ بینینی ئێوەش بە دیار بەرنامەی قەلەندەرخانەوە لێرە ماڵاوایتان لێکەین و بە شارێک لە شارەکانی سەید کامل لەلایەن هونەرمەند حەمید بانەیەوە دێینە کۆتایی بەرنامەکە هەر شاد و سەرکەوتوو بن. لە ناکاو پیریم لێوە دەرکەوت بەختیش هەر وەک خۆم هات و لێی خەوت دەرچی نەجاتم لێدا خراوە ڕێگەی ڕزگاریم ڕێک خوار و چەوت ڕۆژی ڕووناکەم تاریک بوو وەک شەو چرای ژیانم ماوە بێنەوت فتیلەی حەیات بە حاڵ ڕووناکە هەر بینا ئەویش لە سووتان کەوت جێگەی گەڕانم تا سەر چۆمیە جێی دانیشتنم دەرگای مزگەوت هەی لەم ژینە لەم بەڕێچوونە کەچی بەو حاڵەش دڵ هەر نەسرەوت ئەسپی تەبیعەت هێشتا هەر سوالە
هەروە بەکارە بەجڵە و خۆشڕەوت چوارینەوە هەڵبەست قەسیدە و غەزەل یەک لە دوی یەک دێن 5 و 6 حەوت ئەو تەبع سوارە تند و ڕەوانە بۆ تۆ ئیمامی زەحمەت بێزەوت